بەس خەواڵ و بە خەیاڵ بڕوانە شاری بۆکان وەکو بووکان جوانە. بۆکان یەکێک لە شارە گرنگەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە، کەوتووەتە پارێزگای ئەزەربایجانی ڕۆژاوا و لەسەر ڕێگای ترانزیتی ڕۆژاوای ئێرانە و کەشوهەوایەکی سازگار و مامناوەندی هەیە. بۆکان لە باکوورەوە لەگەڵ میاندووا و لە باشوورەوە سەقز، لە ڕۆژاواوە مەهاباد و لە ڕۆژهەڵاتیشەوە لەگەڵ ساین قەڵات دراوسێ و هاوسنوورە و 1370 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. بەپێی دوایین سەرژمێری ژمارەی دانیشتوانی 225,000 کەسە و لە دوای ورمێ و خۆی گەورەترین قەزای پارێزگاکەیە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە و لە ڕووی ڕێژەی خوێندەواریشەوە یەکەمە لە پاش ورمێ. ئەم شارە وەختێ بوو بە بۆکان و وەختی وەکو شارێک ناسرا کە مەرحومی سەردار عەزیزخان سەرداری کول وەزیری جەنگی ئەمیرکەبیر لە دەورەی قاجاریان دایواتە 120 ساڵ لەوە پێش ئەم شارە دەکڕێ و لە شارەکەدا کە تەپۆڵکێکی سێژماوە بنەوەی قەڵای سەردار، قەڵایەکی کۆنیلەی مێژینەی لێ دەبێ و چاوانێکی زۆر گەورە بە نێوی حەوزە گەورە دێنێ ئەو مزگەوتی جامعە ئەو حەوزە گەورەی کە ئێستا هەیە و بە نێوی بۆکان بێوە ناسراوە بەداخەوە کێسەرەکەی داپۆشراوە و ئەو جوانی شکڵی نەماوە لە پەنا ئەو مزگەوت و حەوزەدا ئەو قەڵای سەردارە کە ئەویش بەداخەوە ڕووخاوە نەما و شکڵ و شێوەکەی ئەتوانن پەیداکەن دروست دەکا و وردە وردە ئەو شارە بە دەوریدا گەورە دەبێتەوە و تاکوونێ دەورانی ڕەزاشا لە دەورانی ڕەزاشا ئەوانەدا کابراایکی تەورێزی دەیکڕێ. دوای ئەوە بە وەسیلەی بنەماڵی خانێزادە و مۆحتەدیەکان ئەم شارە ینی ساڵەکانی 16 و 17 شەمسی دەکردرێ و دەبێتە شاری بۆکان و بەڵام ئەوجی ڕشتی سیاسی شاری بۆکان لە دوای ئینقلابی ئیسلامیدا بوو بە پێوەی کە ئەم شارە زمانێک بەخشێکی چکۆلە بوو لە ئۆستانی ئازەربایجانی غەربی سەر بە شارستانی مەهاباد، بەڵام دوای ئینقلابی ئیسلامی پەرەی لە هەموو باریکی اقتصادی و سیاسی و علمی و هونەری وەسەن و بوو بە گەورەترین شار دوای ڕزاییە، یعنی لە ماوەی 30 ساڵدا لە کوچکترین بەخشەوە دەبێتە بزرگترین شار. ئەم پێمایە ئەم ڕشتە مەحسوولی هەڵکەوتن و شرایط و پێگەی جۆغرافیایی شارەکەیە کە لە ناوچەی منتەقەی زۆر مهمی هەوشار و مکریان و گەورکان و مەنگوڕان و دەوروبەر و دەبارەی ئابوهەواییشەوە ئابوهەوایەکی مساعید و خۆشی هەیە و کشت و کاڵ و کەشاوەرجە زۆر لێ دەکرێ و لەباری ڕێگاشەوە لەسەر ڕێگەی کرماشان تەورێزە و کە شارێکی تقریبا توولی ماشێنی زۆر پێدا دەڕوە و خەڵکەکەشی بەڕاستی دەڵێ شاری چاک لە شەهرەوەندی چاک دروست دەبێ، خەڵکێکی زیت و هوشیار و زەحمەتکێشیان هەیە و لە قەدیم و کوتیانە بۆکان شاری تەرین هەیە. گۆڕستان یان گومبەزی سەردار بینایەکی مێژووی شاری بۆکانە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی قاجارەکان و کاتی دەسەڵاتداری سەردارانی موکری و ژمارەیەک لە ئەندامانی بنەماڵی سەردار و کەسە دیارەکانی بۆکانی تێدا نێژراون. گومبەزی سەردار بینایەکە کە بە شێوەی نەریتی دروستکراوە و پانتاییەکەی 198 مەترە. گومبەزەکە لە ناوەڕاستی بیناکەدا هەڵکەوتووە و لە هەردوو لاشەوە ڕێڕەوی هەیە. بناغەی ئەم بینایە بەردە و دیوار و میچەکانیشی خشتی چوار گۆشن. لە لای خوارو واتە باشووری بیناکە کە ڕێگەی چوونە ژوورەوەش لەوێ هەڵکەوتووە دوو کۆڵەگەی بەردین هەن کە جوانیەکی تایبەتیان پێبەخشیوە، بەڵام گرنگترین جوانکاری کە تێیدا کراوە دانانی خشتەکانە بە شێوەی پاڵکەوتوو کە یەک دەستیەکی سەرنجڕاکێشیان بەدیهێناوە. کورد دەڵێ ئاو و ئاوەدانی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئاوەدانی نیشتەجێبوونی خەڵک لە شوێنێکدا هەبوونی ئاوە. بێگومان شاری بۆکانیش لە میاسایە بەدەر نییە. ئەمە حەوزە گەورەکەی بۆکانە.
بە فەرمانی سەردار سەیفەدین خانی موکری لە سەرکانیەکی پڕئاو بە مەبەستی پاشەکەوت و دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ خەڵک دروست کراوە و چەندین دێ دواتریش چاوجی ئاوی بۆکان بووە و هەموو گەڕەکەکانی بۆکان کە بریتی بوون لە گەڕەکی قەڵای سەردار، گەڕەکی باخی قازی، گەڕەکی زاخە، خورینگ و گەڕەکی جووەکان لێرەوە ئاویان دابین کراوە. لێم گەڕێ با بیدەوێنم هێندە شارە جوانەکەم، زێدی کوردی خۆشەویست و بووکی کوردستانەکەم. خەڵکی بۆ قوربانی دێژن خۆش بە قوربانی دەکەن، من لە بۆ سەربەرزی بۆکان ڕۆح و سەر قوربانەکەم. ئەو قەڵا بەرزەی هەزاران داوەتی ڕەنگاوی دی دێتەنینی دەنگی زیرەک بولبولە خۆشخوانەکەم، دێتەنینی دەنگی زیرەک بولبولە خۆشخوانەکەم. ئاوەکەی بۆم خۆشە خاکی پڕ لە پێچ و شەوکەتە، باشە ماڵی دڵڕفێنە وەک نیگای چاوجوانەکەم. بۆیە ئاسۆ قەت خەیاڵی هێدرکی پێخۆش نەبوو، بۆیە ئاسۆ قەت خەیاڵی هێدرکی پێخۆش نەبوو. دەچمە هەر شوێنێکی بیری شارەکەی بۆکانەکەم، دەچمە هەر شوێنێکی بیری شارەکەی بۆکانەکەم. شاری بۆکان دەواقعدا دەتوانین بڵێن شارێکی فەرهەنگیە، بنەماڵەی زۆر گەورە و ڕەسەنی تێدایە، وەک ماڵە قزڵجی، وەک ماڵە شەفیعی، وەک ماڵە ئەفخەمی، وەک ماڵە موقتەدیری. ئەوانە دەتوانم بڵم بناغەی فەرهەنگی بۆکانیان داڕشتووە. مەسەلەن ئەمە لە ماڵە شەفیعیدا پیاوی وەک مەلا عیسامەددینی شەفیعیمان هەیە. مەلا عیسامەددینی شەفیعی ئینسانێکە کە توانیویە دە بەرامبەر بشنەوەزنەی مەولەویدا دەڵێ مەشنەوەزنەی ناولاش ئەز بیدلیست، بیدلی دەر عاقبەت بیحاصلیست، بشنەوەزمەن سوزێ عشقەم دەرسەرەست، ناوڵێ عاشق نەوای دیگە. ئینسانێک بۆ ئاوای دەخۆڕادیوە کە نەقدی ئاوا بکە لەو پیاوە گەورەی کە پای ئەستافکرد ناکەم، هیچ کەس نەقدی کردبێ لە ئێرانەدا. بە هەر سوورە ئینسانێکی وەک مەلا عیسامەددینی مەلایەکی زۆر باسەوات بووە، دەی لەباری داستان نوویسیەوە لە داستانی کورددا مەلا حەسەنی قزڵجی پێشڕەو بوو و کتێبی پێکەنینی گەداکەی ئەلئانیش ئەگەر بێنین دەنێو کورتە چیرۆکەکانی کوردیدا حیسابی بکەین ئێستا جێگای دیارە و کاملەن مەترەحە. لە چەندەی ڕابردوودا شاری بۆکان لە زۆر ڕووەوە گەشەی بەرچاوی کردووە و لە بەشی ئابووری و بەرهەمێنانی ناوخۆشەوە ڕەنگە سەرکەوتووترین شاری ڕۆژهەڵاتی کوردستان بێ. جگە لە پیشە گەورە و کارگەیەکان لە پیشە و سەنعەتە دەستی و وردەکانیشدا ناوبانگێکی باشی هەیە. ئابووری بۆکان پشتی بە پیشەسازی و کشت و کاڵ بەستووە و بۆ گەشەی زیاتریش ئەم دوولقەیان پێکەوە بەستۆتەوە و زۆربەی هەرە زۆری ئامێرە پێویستەکانی کشت و کاڵ لە ناوخۆی بۆکان بەرهەم دەهێنرێن. خەڵکی بۆکان بەهۆی ئەوەی کە زۆربیان هاتوون بۆ ئێرە و خەڵکی نیشتەجێی بۆکان نەبوون، چون بۆ وڵاتانی دیکە بۆ شارەکانی دیکە بۆ کارکردن و بۆ بەڕێوەبردنی ژیانیان و بۆ بژیوی ژیانیان هەر کەسێک لە هەر شارێک کە چووە فەنێک و پیشەیەکی لەگەڵ خۆی بە دیاردە هێناتەوە بۆ بۆکان. لەبەرەوە بۆکان لەباری سەنەتی و پیشەییشەوە شارێکی سەرکەوتووە
ئێمە ئێستا لە بۆکان ماشین سازیمان هەیە کە ساداتیە بۆ دەرەوەی وڵات چەند کارخانەی گەورە و بەنێوبانگ وەکو جوولەی پۆلیتیلێنمان هەیە وەکو لێن تورمزی ماشێن کە لە ئەو مەتەقەیە نییە هەر لە بۆکان هەیە و بۆکان زیاترین داهاتەکەی دەتوانم بڵام لەباری باغداری و جوتیاری و کەشاوەرزیەوەیە بۆکان زیاترین ڕادەی گەنمی هەیە لە وستانی ئازەربایجانی غەربی باغەکانی بۆکان زۆر بەنێوبانگن بەتایبەت ماوەیەکی زۆر باغی بڵاڵوکەکانی بۆکان دیاردەیەکی زۆر بوون و خەڵک زۆر داهاتن بۆ بۆکان بەتایبەت بۆ دیستنی باغی بڵاڵوکەکانی بۆکان بۆکان چەوەندەرێکی یەکجار زۆریش بە بەرهەم دێنێ دەتوانم بڵم زیاترین باری ئابووری بۆکان لەسەر جوتیاری و وەرزێریە بەڵام کاری پیشەیی و فەنی و سەناتیش شتێکە کە بڵین دیاردەیەکە بە تەمەنی 20 ساڵە هاتووەتە بۆکانەوە کەسانێکی زۆر لەو بوارەشدا لە بۆکان خەریکی بزوتنەوە و کارکردنن. کشتوکاڵی بۆکان وەک زۆربەی شوێنەکانی کوردستان بە هەردوو شێوازی دێم و بەراو دەکرێ و زیاتر لە 110,000 هێکتار زەوی تەرخان کراوە بۆ دەغڵودان و ڕەز و باخ. ئەگەر ساڵێک لەبار بێت لە 4 دۆنم زەویدا زیاتر لە 13 تۆن گەنم هەڵدەگیرێتەوە کە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆر و بەرچاوە و هەموو ساڵێکیش نزیکەی 300,000 تۆن چەوەندەر لە زەویەکانی بۆکان دێتە بەرهەم. بۆکان فوق العادە کەشاوەرزی باشی هەیە هەموو کەشاوەرزەکان فعالیەتێکی زۆر باشیان هەیە و لە نەزەر چەوەندەر و گەنمەوە الحەمدولله بۆکان پێشڕەتی زۆر چاکی هەیە لە تەولیدەوە حتا بۆکان لە گەنمدا پێی دەڵێن شاری غەلە یعنی تەولیدی گەنم فوق العادە زۆر باشە الحەمدولله و ئەلان چەوەندەرمان تەولیدی متەوسطی چەوەندەرمان ئێمە لە شارستانی بۆکان 60 تا 70 تۆنە و لە گەنمدا ئێمە ئەلان تقریبا حتا لە زمینەکانی خۆمان دەتوانم بڵێم 89 تۆن گەنم بەرداشت دەکەین و تەولیدی متەوسط لە شارستان 5 تا 6 تۆنە الحەمدولله زۆر کەشاوەرزێکی باشی هەیە و ئێمەش هەر لە پەنا ئەو جەماعەتەوە خەریکی کاری کەشاوەرزین. بۆکان جگەلەوەی چەند کارگەیەکی گەورەی وەکو بەرهەمێنانی چیمەنتۆ و پۆلی ئیتیلینی تێدایە ژمارەیە کارگەی بەرهەمێنانی ئامێر و مەچینەکانی پێویستی کشتوکاڵیشی تێدایە و وەرزێران و جوتیاران بۆ دابینکردنی پێداویستیەکانیان ناچار نین ڕوو لە شارەکانی دیکە بکەن و ئەمەش قازانجێکی زۆری هەیە بۆیان و دەرامەتەکەیان لە شارەکەی خۆیاندا خەرج دەکرێت و جگە لەوەش بە ئاسانی ئامێرەکان دێتە بەردەستیان و کاتیان لەدەست ناچێت. شارستانی بۆکان خۆشبەختانە لە زمینەی سەنعەتیدا یەکێک لە شارستانەکانی بەرتەری ئوستانوەشە توانم بڵێم لە زمینەی تەولیدی ئەدەواتی کەشاوەرزی لە ئێراندا جزئی بەرتەرین شارستان هەیە. شرکەتی سازەکەش کە توانیوێتی لە بۆکان لە دوورترین و مەحرومترین منتەقەی ئێراندا فعالیەتێکی زۆر بە ئەرجە بکە و با ئینتقالی تەکنۆلۆژی و بوومیسازی ماشێنالاتێکی تەخەسوسی کەشاوەرزی حفاظەتی لە ئێراندا توانیوێتی لە زمینەی تەوسعەی کەشاوەرزی حفاظەتی لە ئێراندا بەرتەر و ئەوەڵ بێت. بۆکان زەدی گەلێک شاعیر و نووسەر و هونەرمەندی بەناوبانگە کە سنووری ناوچەکەیان تێپەڕاندووە و بوونەتە مڵکی نەتەوە و مێژووی کوردستان و ناو بەرهەمەکانیان تۆمار کراون. سەرتۆپی هونەرمەندان و دەنگبێژانی کوردستان مامۆستا حەسەن زیرەک خەڵکی بۆکانە و
لە ناڵەشکێنەوە چریکەی ئاوازی دەگاتە هەموو شاخ و دەشت و باژێڕ و گوندی کوردستان. مامەقالە ناسرا و بەقالەمەڕا لێرە هاتە کۆشی دنیاوە و لەم دەشت و بەندەی موکریان سۆزی خستە شمشاڵەوە و بوو بە خاوەنی شێوازێکی تایبەت و تاقانی شمشاڵی کوردی. بەنەوایەک دنیای مۆسیقای کوردی تەژی کرد کە پێی بڵێن لە بتهۆڤن گەلێک زیاتر بە ڕۆحەماشنای وەڵڵا. واقعاً دەتوانین بڵێن بۆکان کانگای هونەری موکریان یا حتا بڵێن کوردستانە، چۆن خاکەکەی و ئابوهەواکەی نیشانیدا وەتا ئەلعانکە کەڵە پیاوان و کەڵە هونەرمەندانی زۆر گەورەی تێدا ژیاوە و تێدا هەڵکەوتووە. هەمومان دەزانین کە نیشانەی موسیقای کوردی مامۆستا حەسەن زیرەکە کە لەو خاکە هەڵقوڵاوە لە خاکی بۆکان. جیا لەو ئێمە دەتوانین ئاماژە بکەین بە مامۆستای بەڕێز قالەمەڕەکە، دەتوانین بڵێن سێحەب سەبک و سیاقێک بوو لە موسیقای جیهانیدا لە ئامێری شمشاڵ. هونەرمەندانێکی زۆر گەورە لەو خاکەدا هەڵکەوتون، لە شاعرەکاندا، لە گۆرانی بێژاندا، لە موسیقاژەناندا، هەموو ئەکسەرەن لە حەدیقەل کوردستاندا بلیمەت و دەگمەن بوون کە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە خاکی پاکی بۆکان باعسی ئەو شتە بووە و هەر ئەو کەڵە پیاوانە ئەو کەڵە هونەرمەندانە بوونەتە هۆی ئەوەی کە هەر جەوان و هەر کەسێک کە لەو خاکەدا دەژێ لایەنێکی هونەری بگرێ و بە هەر حاڵ بۆکان بە شارێکی هونەرپەروەر بناسرێ. لە شاری بۆکان هونەرمەندایەکی زۆر گەورە ژیاون، وەکو مامۆستا حەسەن زیرەک، وەکو مامۆستا قالەمەڕێ و هەروەها هونەرمەندایەکی گەورەی کە ڕێزم بۆیان هەیە کاریان کردووە. ئەمنیش کە عەلاقەم بە گۆرانی بوو و کاری هونەری بووە پێم خۆش نەبوو فقط گوێگرێک بم، بەڕاستی پێم خۆش بوو ئەمنیش ئەو توانایی کە هەمە دەری ببڕم وەکو کاری هونەری. ئێستا لە بۆکان خانمەکان و ئاغاکان کاری هونەری دەکەن، هەر کەسێ بە سەبکی خۆی و بە شێوەی خۆی ئاهەنگسازی دەکەن، گۆرانی دەڵێن، شێعر دەنووسن. کارەکانیشان دەنگدانەوەیکی جوانی بوو، کارەکان زۆر جوان و ڕێک و پێکەوت دێتە سەرێ. هونەر بەڕاستی بەشێک لە ژیانی منە، یا باشتر بڵێم من ئەگەر نەوایەکی خۆش دەبینم یا دەبیستم بۆ من وەکو عیبادەتێک وایە. من کاری هونەریم زۆرم عەلاقە پێیەتی، بەردەوام دەبم، ئینشاءڵڵا زۆر لەوەش زیاتر
شیرینه بیر لە زیاتر مەکەوە کۆبەرگەیەوە نەشتەگەرم بێچاری تۆ ڕۆژی دێبێشت لە چاوی تۆ دەمرم لە بۆکان هونەرە نوێیەکانیش ئاوڕیان لێ دراوەتەوە و لاوان لە کاروانی نوێبوونەوەی هونەر دوانەکەوتون و مۆسیقای نوێ و ڕاپیش بابەتێکە گەیشتۆتە لایەن و بەهۆیەوە بەشێک لە داواکاری و ڕەخنە و گازەندەی خۆیان دەخەنە ڕوو جگە لەوەش کلیپ بۆ کارە هونەریەکانیان ساز دەکەن و بایەخێکی زۆر بە هونەری کلیپسازی دەدەن و دەیانەوێت لەم بوارەشدا ناوی بۆکان و کوردستان بخەنە بەرچاو. کلیپ سازی بڕێک لای ئێمە بەئەخی کەمتر پێدرابوو تا چند وەخت لەوە پێش ئەڵام بڕێک باشترە خەریکە لەو 2 ساڵی ئەخیردا لەو 4 ساڵی ئەخیردا کلیپ سازی بڕێک حرفەیتر دەچێتە پێشتر پرۆفێشناڵتر دەبێت بەڵام لەوە پێش وانە بوو لەوە پێش بڕێک کەمتر بوو بڕێک زایفتر کاریان دەکرد وەلی لە چاو کشۆرەکانی دیکە بەهەڵ بڕێک کلیپ سازەکەمان لە خوارترە یاسانای تەسویردارەکەمان لە خوارترە بەڵام زۆر چاک بووە جوانهایەکی زۆر باسەری خەوانێکی خەریکن کار دەکەن هەر لە بۆکاندا مەسەلەن هەر لە شاری خۆماندا چەند گرۆیەکی دیکە خەریکی کار دەکەن ئەوانیش بازم زۆر جوان کار دەکەن پێم وایە بەگە بۆ ڕێواڵە بچێتە پێش ئێمەش لە سەنعەتی تەسویرداری لە کوردستاندا جێگایکی باشمان دەبێت هەر کولەن کوردستان جێگایکی باشی دەبێت هەر بەو سەلیقەیە و بەو جوانی بچن پێش گرۆەکە سەرمان پڕ لە قینە ماندوو لە یەک هەر یەک لە ڕێی دڵ بڕینە و بەستە شەو مردن و ڕۆژ خەوتن لە بەرکوتان و سووتان و بۆتان دەستکەوتن زمان ناڵ و دەست بە تاڵ و ژیان تاڵ و ماڵ بە ماڵ و مەگەڕێ لە خۆت و هەڵفڕی چون خەمسە باڵت ئاسمان لە ناڵت ڕەش و برش و گرچە ڕێوی لە پاڵت تند و تیژ و وردە خەمی نەفەسی زیندان و خەمی دەستی بە سزمان و خەمی شەقۆی سەرێسخان و قەڵەمم دەسەوسان و وەرزش لە بۆکان پێشینەیەکی باشی هەیە و لە سەرەتای هەفتاکانەوە یانەی تایبەتی وەرزش لەم شارەدا دامەزراون و هۆگرانی وەرزش ڕوویان تێکردوون ئێستاش زۆرنەوانەی کە هۆگری وەرزشن و هەوڵی خۆپێگەیاندن دەدەن تەنانەت ئێستا ئافرەتانیش بە شێوەیەکی بەرچاو ڕوویان لە دنیای وەرزش کردووە و دانەوێ هاوشانی پیاوان ئەوانیش لە کاروانی وەرزشدا هەنگاو هەڵبگرن و ناویان بکەوێتە ناوانەوە. وەرزشی بۆکان ئێمە جوانهایەکی باش و ژیرمان هەیە هیوادارم کە ئەو ڕەوەندی پیشرەفتەی کە هەیەە زیاتری بکەن ئەو جۆرەی کە لاوان و بنەماڵەکانی ئێمە تەوەجوو بە وەرزش دەکەن هەم لە هەندی وەرزشی خوشکاندا هەم لە حەزی وەرزشی برایاندا توانیویانە فعالیتایەکی بەرچاو بکەن و توانیویانە لە حەدی ئێراندا مقامایەکی بەرچاوە دەست بێنن کە ئەگەر بنەماڵەکان و بەرپرسانی وڵاتەکە و شارەکەمان بتوانن جوابی ئەو زەحمەتی لاوانە و گەنجانەی ئێمە بدەنەوە بە ئافێکی باشتر دەگەن ئینشەڵا لە خۆی وڵات. شکر بۆ خوددا لە بۆکان فعالیەتێکی وەرزشی زۆر چاکمان هەیە یەکدانە لە ئیفتخاراتی گەورەی کوردستان یەکدان لە ئیفتخاراتی گەورەی کشوەری ئێران ئوستاد حسێنی بەهامینمان هەیە کە یەکێک لە بۆکسۆرهای ئێرانن و مسابقاتی ئاپارات ڕکۆردداری مسابقاتی مۆژزەنی و هەمچنین لە ڕشتەی کیکجیستۆدا ئاغای جەماڵی حسێنزادەمان هەیە ئەوانیش یەکدانە لە تیم میلی و حتا لە سەطحی بینۆرمەلیدا مەترەحن و لە ڕشتەی ڤاڵیبال دەخانمەی مایدە بابولی یەکدانە لە وەرزشکارهایەکی چاکمان و زۆر نێوهایەکی چاک و عالیمان هەیە لە حاڵ حەزدە حزوری زەهنم نییە و خانمی فریشتە ئەسەدی خانمی سیما ڕەحمانزادە خانمی ئەلهامی مەرزەنگ خانمی دەلارامی ئاهەنگەری ئەوانەش یەکێک لە چاکترین وەرزشکارانمان هەن ئەوانیش هەر لە سەطحی کشوەری و حتا بینولمەلەلیدا مەترەحن لە ڕشتەی کارەتەدا هەمووشمان لە ژێر نەزەری خانمی شەریفزادەدا کار دەکەین.